لە ساڵیادی دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردیدا کە لەلایەن میقداد میدحەت بەدرخانەوە مێژوویەکی نوێی بۆ نەتەوەی کورد نووسی. ئێستا ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان لە دۆخێکی جیاواز یادی ئەم ڕۆژە دەکەنەوە. سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە سەدەیەک بەسەر ئەم بەروارە هێشتا ئاستەنگ و فشارەکان بربەستی سەرەکین لە بەردەم گەشەی کایەی ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووسانیش ڕۆژانە ڕوبەڕووی هەڕەشە و داخستنی ئۆفیسی کەناڵەکان و نایەکسانی لا دەستڕاگەیشتن بە زانیاریەکان دەبنەوە. بەداخەوە لە ساڵانی ڕابردووە تا ئێستاش جیاوازیشی زۆر دەبیندرێت لە نێوان ڕۆژنامەنووسان، یعنی جیاوازی دەکرێت لەوەی کە زانیاریان پێ بدرێ. ئەویش حساب کراوە لەسەر ڕەنجی کەناڵەکان کە سەربەچلایەنێک و سەربەچلایەنێک نییە و ناسنامەی هەیە یان با بڵێن کەناڵێکی سەربەخۆیە میدیایکی سەربەخۆیە. زانیاریەکان بۆ زۆرە بەرتەسک دەکرێتەوە بۆی کە بە ڕۆژنامەنووسان نەدرێت، کەەوەش پێشرکاریە لە یاسای مافی بەدەستهێنانی زانیاری کە پێویستە زانیاری نەکتەنیا بۆ ڕۆژنامەنووسان بەڵکو بۆ هاوڵاتیانیش لە حاڵەتێکدا ئەگەر ئەو زانیاریە مەترسیەک دروست نەکا لەسەر ئاسایشی نیشتیمانی. بەڕاستی ئێستا کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان زۆر زەحمەت بووە، یعنی بەشێکی پەیوەستە بەوەی کە متمانە لە بینی هەم لایەنی حکوومەت هەم لایەنی حەزب لەگەڵ ڕۆژنامەنووسەکان کەمتر بۆتەوە. یعنی ئەگەر بەراوردێک لەگەڵ کاری ئێستا لەگەڵ پێشووتر بکەی، یعنی جیاوازێکی هێزگار زۆر هەیە. یعنی پێشووتر ئەو ڕۆژنامەنووس و ئەو دەستگایانەی کە کاریان دەکرد، یعنی ئەوەندەی کار لەسەرەوە دەکرا، یعنی کۆمەڵگە ئاراستە دەکرا بە شێوەیە کە کاتێک بە نمونە تاوانێک ئەنجام دەدرا کار لەسەر ئەوە دەکرا کە بابەتەکە بە شێوەیەکی بچووکتر باز بکرێت یاخود هەر باز نەکرێت بۆ ئەوەی یعنی کاریگەری لەسەر کۆمەڵگانە بێت. بەڵام ئێستا پێچەوانە بۆتەوە. لەلایەکی دیکەوە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان داوا لە پەیامنێر و میدیاکاران دەکات کە لە پەیامەکانیاندا بەرپرسیارانە ڕەفتار بکەن و کار بۆ پاراستنی ئاشتی کۆمەڵایەتی بکەن. ئێمە ڕووی دەمایان دەکەین ڕۆژنامەنووسان بەرچی ئەخلاقی و پیشەیی و نیشتیمانی خۆیان هەڵسن و بتوانن بە هەماهەنگی لەگەڵ دەستگا ئەمریکان بەشێک بن لە چارەسەری، بەشێک بن لە ڕێکخستن و لە پاراستنی ئاشتەوای کۆمەڵاتی لە کورد. سەرەڕایبوونی یاسای ڕۆژنامەنووسی و یاسای مافی بەدەستهێنانی زانیاری و هەبوونی چەندین ڕێکخراوی جیاواز، بەڵام ڕەخنەی ئەوە دەگیرێت کە دامەزراوەی حکومی و ناحکومیەکان نەیانتوانیوە ژینگەیەکی تەندروست و ئازاد بۆ کاری ڕۆژنامەوانی بڕەخسێنن. ئەمە ژوای کردووە ساڵ دوای ساڵ ئاستەنگەکانی بەردەم ئەو پیشەیە لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوون بکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.